ئەم هاوڵاتیە یەکێکە لە سوودمەندانی تاپۆکردنی خانووە بێ تاپۆکانی ڕانیا. زۆرمان پێوە دیون تا ئێستا تاپۆ نەکراوە وە خۆی دەڵێت ماوەی 10 ساڵە خانووەکەی دروست کردووە، بەڵام بەهۆی نەبوونی تاپۆوە نەیتوانیوە ژیانی تێدا بەڕێ بکات. ئێمە زۆر دڵخۆشین کە بۆ تەواومان نەکردو یان تەواو نەبووە، زیاتر لەسەر ئەوەی بە کە دڵمان پێخۆش نەبووە کە خانووەکانمان بێتاپۆ بوون، تاپۆ نەکرا، بەڵام ئێستا ئیشەڵا تێکیان دەدەین و تەواویان دەکەین بە شێوەیەکی هەندەسی و جوان. تاپۆکردنی خانووە بێتاپۆکانی سنووری شارەوانی ڕانیە و ئیدارەی ڕاپەڕین چۆتە بواری جێبەجێکردنەوە. سەرۆکی شارەوانی ڕانیە دەڵێت ئەم هەنگاوە بۆ کۆتایی هاتنی زیادەڕۆیی گرنگی خۆی دەبێت. بە خۆشحاڵیەوە لە ئێستادا ئێمە لیژنەکانمان دروست کردووە بۆ دەستپێکردنی ئەم پرۆسەی تاپۆکردنی خانووەکان و هاوڵاتیان سەردانی شارەوانی دەکەن بۆ دەستپێکردنی تاپۆکردنی خانووەکانیان. دیارە ئەم بڕیارە جگە لەوەی کە هاوڵاتیان سوودمەند دەبن لە شارەوانی سوودمەند دەبێت لە دوو ڕۆ دیاردەی زیادەڕەوی زۆر ڕوو لە کزی دەکا و ئەم دیاردەیە بنبڕ دەبێت بە خۆشحاڵیەوە. لە هەمان کاتیشدا یەک لە بڕگەکانی ئەم بڕیارە ئەوەیە کە داهاتەکەی بۆ شارەوانی توانین پرۆژەی خزمەتگوزاری و خزمەتی خەڵکی پێ بکەین. لە سنووری قەزای ڕانیا زیاتر لە 8,000 خانوو بڕیاری تاپۆکردن دەیانگرێتەوە کە لە مانجی ڕابردوودا قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری تاپۆکردنی بۆ ئەو زەویە بێتاپۆیانە دەرکرد. توانە عومەر، کورسات نیوز، ڕانیا.